إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولاً بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، بەهار و ئادابەکانی سەفرە و سیاحەت قسەیەک هەیە لە کوردەواریدا دەڵێن خوای گەورە دەفەرمێت ئەی ئینسان ئەگەر هەر نامناسی بە ئاڵ و گۆڕی فەسڵەکان بمناسە. خوای پەروەردگار سەرنجمان ڕادەکێشی بۆ ئەوەی کە سەرنجی دنیا بدەین، سەرنجی بوونەوەر بدەین، بۆ ئەوەی کە خدای پەروەردگار چاکتر بناسین. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا کە فەرمایشتێکی صحیحە دەفەرمێت: تفکروا في خلق الله، بیر لە دروستکراوەکانی خدای پەروەردگار بکەنەوە. بۆچی؟ بۆ ئەوەی کە چاکتر خوای گەورە بناسن، بۆ ئەوەی کە گەورەیی خدای پەروەردگارتان بۆ دەرکەوێت. خوای پەروەردگار سەرنجمان ڕادەکێشێت کە بیر لە ئاڵ و گۆڕی فەسڵەکان بکەینەوە. لە یەکێک لە ئاەتەکاندا دەفەرمێت: ومن آياته أنك ترى الأرض خاشعة. لە ئاەت و بەڵگە و معجیزاتەکانی خوای پەروەردگار، لە ئاەتەکانی کە دەلالەتە لەسەر گەورەیی و دەسەڵاتی خدای پەروەردگار، ئەوەیە ئەی ئینسان ئەتۆ زەوی دەبینی کاتێک کە وشک هەڵگەڕاوە، بەڵام فإذا أنزلنا عليها الماء اهتزت وربت، کاتێک کە خوای گەورە باران بەسەر ئەو زەویە وشکەدا دەبارێنێت، یەکسەر دەجوڵێت و گوژوگیا سەوز دەکات و سەوز دەبێت. جا خوای گەورە دەفەرمێ: إن الذي أحياها لمحيي الموتى. ئەو زاتەی کە ئەو ئەرزەیە لە دوای وشک بوونی زیندوی دەکاتەوە، ئەو گژوگیایە سەوز دەکات، ئەو بوونەوەرەی ڕاگرتووە، هەر ئەویشە کە مردووان زیندوو دەکاتەوە لە ڕۆژی قیامەتێدا. ئینجا إنه على كل شيء قدير. ئاگادار بن خەڵکینە، ئەو پەروەردگارە، ئەو زاتە بەسەر هەموو شتێکدا بەتوانایە. دنیا وێنەی چەند بەهارێکە، بەڵام وریا بە ئەی ئینسان پاییزی بەسەردا دێت. خەفەت مەخۆ بە گەرما و سەرمای زستان و دنیا، بە ناخۆشی و ناڕەحەتی دنیا، چونکە دڵنیا بە ڕۆژێک دێ کە بەهار دادێت، ڕۆژێک دێ کە دەروی خێر لە ئینسان دەکرێتەوە. ئەگەر لە دنیاش نەبێت، ڕۆژێک کە ئینسان بە خزمەتی خدای پەروەردگاری خۆی دەگات، ئەو کاتەیە ئاسوودە و کامەران و سەرفرازە ئینسانی موسڵمان لە سایەی ئیمانەکەی. موسڵمان هەر جوانیەکی دنیا دەبینێت، هەر خۆشیەکی دنیا دەبینێت، ڕازاوەیی دنیا دەبینێت، دەسەڵاتی خدای پەروەردگاری زیاتر بۆ دەردەکەوێت، زیاتر خوای گەورە دەناسێت. ئەنجا موسڵمان هەر خۆشیەکی دنیا دەبینێت فریوی نادات، بەڵکو دەڵێ ئەوە نمونەیەکی گچکەی بەهەشتە. وەکو هەندێک لە زانایانی سەلەف کاتێک کە دەچوونە بازاڕ شتێکی جوانیان دەبینی تەماشایان دەکرد و بیریان لێ دەکردەوە، دوایی داوایان لە خوای پەروەردگار دەکرد کە خوای گەورە وێنەی ئەو ناز و نیعمەتێک کە لە دنیادا هەیە لە بەهەشتێدا پێیان بدات. ئینسانی موسڵمان بە چاوێکی عیبرەت و پند وەرگرتنەوە دەڕوانێتە شتەکان. وەختێک تەماشای بەهار دەکات، تەماشای ئەو هەموو خۆشی و ناز و نیعمەتە دەکات،
تەماشای ئەو دنیا ڕازاوە دەکات گەورەی خوای گەورەی بۆ دەردەکەوێت. ئەنجا ئینسانی موسڵمان دەڵێ ئەوە نمونەیەکی گچکەی بەهەشتە، داوای بەهەشت لە خودای پەروەردگار دەکات و زیاتر حەزی دەچێتە بەهەشتی خوای پەروەردگار. ئەسمەعی پرسیار لە پیاوێکی ئەعرابی دەکات، پێی دەڵێت چۆن دەزانی کە خوای پەروەردگار هەیە و چۆن خوای گەورەی خۆت دەناسی، یاخود بەچی خوای گەورەی خۆت دەناسی؟ پێی دەڵێت ئایا نابینی پیسایی وشتر و جێگای پێیەکانی وشتر کە بە شوێنێکدا ڕۆیشتووە بەڵگەیە لەسەر ئەوەی کە وشترێک لەوێ هەبووە و بەوێدا ڕەت بووە؟ نابینی شوێنەواری هەر شتێک بەڵگەیە لەسەر بوونی ئەو شتەیە؟ ئەدی ئەو هەموو ئەرز و ئاسمانە، ئەو هەموو دنیاە، ئەو هەموو دەسەڵاتی خودای پەروەردگارە، ئەو ئەرز و ئاسمانە گەورەیە، ئایا بەڵگە نییە لەسەر دەسەڵات و قودرەتی خوای گەورە؟ بەڵگە نییە لەسەر یەکتاپەرستی خودای پەروەردگار و تاک و تەنهایی خودای پەروەردگار؟ واتە وەختێک تەماشای ئەو بوونەوەرە دەکەم بەوە خودای پەروەردگاری خۆم دەناسم. پێویستە ئینسان بە وەرزەکان خوای پەروەردگار بناسێت. وەختێک گەرمای هاوین دێت ئینسان بیر لە گەرمای جەهەنەم بکاتەوە، خوا پەناماندات. وەختێک سەرمای زستان دێت بیر لە ساردی دۆزەخ بکاتەوە، خوا پەناماندات. پاییز نمونەیەکە بۆ چنینەوەی بەرهەمەکان، بەهار نمونەیەکی زیندووبوونەوەیە، نمونەی جوانیە، بەڵام ڕۆژێک دادێ پاییز دادێت بیرت نەچێ ئەی ئینسان تەفرە نەخۆی بە دنیا. ئەو بەهارە ڕازاوەیە نمونەی زیندووبوونەوەیە لە قیامەت، بەڵام بیریشت نەچێ ڕۆژێک دادێ کە ئەو بەهارەیەش تەواو دەبێت. خوای پەروەردگار پێمان دەفەرمێ قل سیروا فی الأرض فانظروا کەیف بدأ الخلق. بڕۆن بگەڕێن بە زەویدا، بەڵام فانظروا کەیف بدأ الخلق، بزانن کە ئەو بوونەوەرەیە چۆن دروست بووە، لێی ورد ببنەوە، تەماشای گەورەی خودای پەروەردگار کەن، تەماشای ئەو هەموو ئەرز و ئاسمانە فراوانە بکەن، تەماشای دروستکرانی ئەرز و ئاسمان کەن چەندە گەورەیە برە، کە وەختێک کە دەردەچیت، وەختێک کە دەڕۆیت، بە چاوێکی پەندوەرگرتنەوە تەماشای ئەو بوونەوەرە بکە بۆ ئەوەی ذاتی ئەڵڵا باشتر بناسی و باشتر بیپەرستی. خوای گەورە وەختێک دەفەرمێ کە بڕۆن بە زەویدا، دەفەرمێ ورد ببنەوە لە دەسەڵات و قودرەتی خودای پەروەردگار. ئەنجا بەو پێی کە ئینسانەکان ئێمە هەمومان زیاتر لەو وەرزەیەدا سەفرە و سیاحەت دەکەین، خوای گەورەش دەفەرمێ کە چوونە دەرەوە تەماشای ئەو زەویە بکەن، پێویستە ئینسان چەند ئادابێک ڕەچاو کات بۆ ئەوەی ئینسانی موسڵمان بناسرێتەوە بە ڕەوشتە جوانەکانی، هەر لە مزگەوتێ موسڵمان نەبێت، بەڵکو لە هەموو شوێنێک بیسەلمێنێت کە پابەندی دینەکەیەتی. بۆیە بە کورتی دەڵێن چەند ئادابێک پێویستە بۆ سەفەر و سیاحەت ئینسان لە بەرچاوی بگرێت. یەکەمیان ئەوەیە ئەی ئینسان لە هەر شوێنێک هەی خودای پەروەردگاری خۆت بیر نەچێت، ناوی خوای گەورەت بیر نەچێت وەختێک کە دەرچووی، بزانە کە تۆ موسڵمانی. خوای گەورە دەفەرمێ وهو معکم ئەینەما کنتم، لە هەر شوێنێک بن خوای پەروەردگار لەگەڵتاندایە. حەز بە چاودێری خودای پەروەردگاری خۆت بکە، لە هەر شوێنێک هەی خوای گەورە بە عیلم و زانست و زانیاریەکەی لەگەڵتدایە و دەتبینێت. والله بما تعملون بصير. بیرت نەچێ ئەی ئینسان ئەوەی کە تۆ دەیکەی دڵنیا بە خوای پەروەردگار دەیبینێت و دەزانێت، لە هەموو شوێنێک هەست بە ڕقابەت و چاودێری خوای گەورە بکە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم تعرف إليه في الرخاء يعرفك في الشدة. لە کاتی خۆشیدا خوای گەورە بناسە، لە کاتی ناخۆشیدا خوای گەورە ئەتۆی لەبیر دەبێت، دەفەریاد دێت، بەهاناتەوە دێت، لە کاتی خۆشیدا نەکەی لە خۆت بایی ببێ. کەواتە یەکەمین شت ئینسان پێویستە ناوی خوای گەورە و خودای پەروەردگاری بیر نەچێت، چاودێری خوای گەورەی بیر نەچێت. ئەنجا دووهەمیان پێویستە ئینسان پاک و خاوێن بێت و ژینگە پیس نەکا وەختێک کە دەچێتە دەرەوە. ئینسانی موسڵمان یەکەم شت دەبێت دڵ و دەرونی پاک بێت، دووهەمیان دەبێت زمانی پاک بێت، ئەنجا ئەندامەکانی هەمووی پاک بن، لیباسی پاک بێت، ئەنجا ئەو زەویە و بوونەوەرەی خودای پەروەردگاریش بە پاکی ڕابگرێت. ئینسانی موسڵمان پاک و خاوێنە لە هەر شوێنێک بێت، ئینسانێکی سودبەخشە، زیان لە هیچ کەسێک نادات و زیان بە ژینگە ناگەیەنێت. سێمیان کاتێک کە دەرچووی ئەی ئینسان، ئەی گەنج،
وریای هاوڕێی خراپ بە لەگەڵ ئینسانی خراپ و هاوڕێی خراپدا نەڕۆی. بۆچی؟ چونکە عەرەب قسەیەکیان هەیە دەڵێ سەل عەنی الرەفیقی قەبلە الطەریق، پرسیار بکە و لێ بکۆڵەوە لە هاوڕێکەت پێش ئەوەی بە ڕێگەدا بڕۆی، و عەنی الجاری قەبلە الدار، و لە دراوسێکەت بپرسە پێش ئەوەی کە خانوو بکڕی دراوسەیەکە بزانە دراوسەیەکەت چۆنە. هاوڕێ زۆر گرنگە برام، لەگەڵ هاوڕێی خراپدا نەڕۆی، تووشی خراپە و هەروەها خراپێت دەکات. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت لا تصاحب إلا مؤمنا، کاکە هاوڕێتی هەر ئینسانی ئیماندار بکە، لەناو ئیماندارانیش هاوڕێتی ئینسانێکی ملتەزم کە بە دینەوە. لەبەرەوە سەفەر زۆر گرنگە، ئینسان کە دەڕوات وەریای هاوڕێی خراپ بێت، لەگەڵ ئینسانی باشدا دەرچێت. شاعیرێکی جوانی فەرمووە دەڵێت نەمدی وەتاڵ و شیرین پێکەوە چابێت چانە بێ، ئەو کەسەی کە هاونشینی چانە بێ پێت چانە بێ. کاکە ئەو کەسەی هاونشینەکەی و هاوڕێیەکەی باش نەبێت دڵنیا بە تۆش پێت چاک نەبێت، چونکە ئەگەر باش بایە هاوڕێی باشی دەبوو. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ دەفەرمێت لە دوای نیعمەتی ئیمان و ئیسلامەتی خوای پەروەردگار هیچ نیعمەتێکی نەداوە کە باشتر بێ لە هاوڕێیەکی باش. واتە هاوڕێی باش ئەوەندە گرینگە لە دوای ئیمان و ئیسلامەتی چاکترین بەخششە لەلایەن خوای پەروەردگارەوە کە بە ئینسان بدرێت. ئیمامی شافعی دەفەرمێت ئەگەر ئینسان هاوڕێیەکی باشی دەستکەوێت کە دەستی بگرێت لەسەر دینداری، کە ئامۆژگاری بکات، کە بیگێڕێتەوە لە خراپە، ئەی ئینسان دەفەرمێت دەستی پێوە بگرە و دەستبەرداری نەبێت، چونکە گرتنی هاوڕێی باش بە زەحمەتە، بەڵام دەست لێبەردانی زۆر ئاسانە. وەریا بە برم، هاوڕێ زۆر گرنگە بۆ ئینسان. لوقمانی حەکیم ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت کە ناسناوی حەکیمی وەرگرتووە، لە یەکێک لە وتەکانیدا ئامۆژگاری کوڕەکەی دەکات، ئامۆژگاری ئێمەش و هەموو گەنجێک دەکات. دەڵێ ئەی کوڕم لە بیرت بێت لە دوای بەدەستهێنانی ئیمان و ئیسلامەتی وەریا بە باشترین شت کە بەدەستی بێنی بریتیە لە هاوڕێیەکی ڕاست، لە هاوڕێیەکی ڕاستگۆ، لە هاوڕێیەکی باش و خاوەن ئیمان. بۆچی؟ چونکە دەفەرمێ هاوڕێی باش وەکو دارێکی بەردار وایە، وەختێک کە لە ژێری دادەنیشی ئیسراحەت لە سێبەرەکەی دەکەی، وەختێکیش کە برسیت دەبێت یاخۆت حەزت بۆی دەچێت لە میوەکەی و لە بەرهەمەکەی دەخۆی و لێی سۆدمەند دەبێ. دەفەرمێ ئەگەر چاکەیەکیشت پێ نەگەیەنێت خۆزیانت لێ نادات. هاوڕێی باش ئاوایە برام، وەریا بە لەگەڵ ئینسانی خراپدا دەرنەچی چووی بۆ هەر شوێنەیەک، چونکە لە ڕاستیدا کاریگەری بەسەر ئینسانەوە هەیە. چوارەم لە ئادابەکانی دەرچوون و سەفرە و سیاحەت ئەوەیە کە ئەی ئینسان وەریا بە بێفەرمانی خودای پەروەردگار نەکەی، وەریا بە وەختێک کە چوویە دەرەوە با بناسرێەوەی بە ڕەوشتە جوانەکەت کە ئینسانێکی موسڵمانی پابەندی بە دینەکەتەوە. بەداخەوە زۆر کەس کە لەو دەشت و دەرە دەیبینی هەرگیز وا نازانی ئەوە کەسێکی موسڵمانە، چونکە وەختێک کە تەماشای دەکەی، وەختێک کە لێی وەردەبیەوە ڕەنگە زۆر کەم سیفەتی ئینسانی موسڵمانی تێدا بێ، خوا پەناماندات. خوای پەروەردگار لە وەصفی عیباد الرەحماندا، لە باسکردنی بەندە چاکەکان کە نازناوی عیباد الرەحمانی لێناون، بزانە لە وەصفیاندا چ دەفەرمێت. یەکێک لە سیفەتەکانیان والذین لا یشهدون الزور، ئەو کەسانە کە بەندەی ڕاستەقینەی خودای ڕەحمانن، لا یشهدون الزور، شاهێدی بە درۆ نادەن، یان گوتراوە ئامادەی شوێنی خراپ نابن، ئامادەی ئاهەنگ و بۆنەیەک نابن کە تێیدا بێشەرعی و گۆرانی و شایی و هەڵپەڕکێ و خراپە و خراپەکاری دەکرێت. ئامادەی شوێنێک نابن کە ئەو شوێنە شوێنێکی خراپە. وئیذا مەڕوا باللەغو مەڕوا کیڕامە، وەختێکیش بەلای قسەیەکی خراپدا بڕۆن، وەختێکیش بەلای شتێکدا بڕۆن کە کار و کردەوەیەکی خراپە، ئەوە مەردانە لەیلا دەدەن، پشتی تێدەکەن، ڕووی لێوەردەگێڕن لە جیاتی ئەوەی کە ڕووی تێ بکەن ئەو شوێنەیە بەجێ دێڵن. والذین لا یشهدون الزور، ئەو کەسانەی کە بەندەی خوای پەروەردگارن ئامادەی شوێنێکی خراپ نابن، ئامادەی کاری خراپ نابن، ئامادەی ئاهەنگ و بۆنێک نابن کە تێیدا بێشەرعی دەکرێت، کە لە تەفسیری ئەو ئاەتەدا ئەوەش گوتراوە.
ئامادەی ئاهەنگێک نابێت کە تێیدا بێشەرعی و شایی و هەڵپەرکێ و گۆرانی دەگوترێت، کە تێیدا شیرک و کوفر دەگوترێت. آخر ئینسانی مسلمان ئەتۆ مسلمانی خاوەن پەیامێکی ئاسمانی، خاوەن پێغەمبەرێکی صلی الله عليه وسلم لە شوێنێک چی دەکەی کە ئەو کەسانەی کە بەڕێوەبەری ئەو ئاهەنگ و خراپەیەن، کە ئەو شوێنەی ئەو خراپەیە تێدا دەکرێت، بڕوایان بەو قیبلەیە نییە کە تۆ ڕووی تێ دەکەی، بڕوایان بەو خوای نییە کە تۆی دەیپەرستی. کاکە بڕوای بە نوێژ نییە، ئینسانی مسلمان چی دەکەی لەوێ؟ ئەگەر خوای گەورە لەوێدا ڕوحت لێ بستێنێتەوە بچیەوە خزمەتی خوای پەروەردگار، بزانە چی وەڵامی خوای گەورەت دەدەیەوە، نەک وێنەکەت بە شانازیەوە بڵاوکەیەوە هەر ئێستا لە فڵان شوێنە. حەقەر کاکە ئێستا چی لە فڵان شوێنە؟ ئەوە شوێنی بێشەرعیە. خوا دەفەرمێ ئینسانێک کە بەندەی خوای گەورەیەش ئامادەی ئەو شوێنانە نابێت. بیر بکەوە، نیشانەی پرسیار لەسەر خۆت دروست مەکە کە مسلمانی هەر لە مزگەوت مسلمان مەبە، وەریابە لەو ڕۆژانەدا تووشی بێشەرعی و ئامادەی شوێنی خراپ نەبی برام. ئەتۆ خاوەن پەیامێکی گەورەی، خاوەن ئیمانی، کاکە ئیمانەکەت لەدەست مەدە. چەند ساڵە کۆی دەکەیەوە، بە ڕۆژێک و دوو ڕۆژ لەدەستی مەدە براکەم. تووشی بێشەرعی نەبی، ئاگاداری خۆت بە. ئەنجا بەڕاستی ئینسان لەو ڕۆژانەیەدا هەر چەندە وریابێت کەمە کە تووشی بێشەرعی نەبێت، تووشی تێکەڵی ئافرەت و پیاو نەبێت، و هەروەها تووشی گۆرانی حەرام نەبێت کە گۆرانی ئینسان بەرەو خراپەی زیاتر دەبات. لە یەکێک لە توێژینەوەکاندا کە لە مەجەلەیەکدا لە ڕۆژنامەیەکدا بڵاو کراوەتەوە لە وڵاتی سوێسرا، دەڵێ ئەو کەسانەی کە گوێ لە گۆرانی دەگرن ئیرادەی نەفسی خۆیان لەدەست دەدەن، کە توێژینەوە لەسەر چەند گەنجێک کراوە. ئەوە هەر ئەوەیە کە ئیمامەکانی ئێمە فەرموویانە گۆرانی بانگی شەیطان دەکات. بۆیە عوقبەی کوڕی نافیع ئامۆژگاری منداڵەکانی دەکات و پێیان دەڵێت ڕۆڵەکانم وریابن گوێ لە گۆرانی حەرام نەگرن، چونکە هەر کەسێک گوێ لە گۆرانی گەت پێت تووشی خراپەی زیاتر دەبێت. خوا پەناماندات. ئەنجا پێنجەم لە ئادابەکانی سەفرە و سیاحەت ئەوەیە کە ئینسان وریای جل و بەرگی ماڵ و منداڵەکەی بێت، بەتایبەت لە چینی ئافرەتان، بەتایبەت دایکان و خوشکان لەو ڕۆژەیەدا وریا بە جل و بەرگێک نەپۆشی کە خراپە بۆ خەڵک بڕازێنیەوە، کە خەڵک تووشی خراپە و خراپەکاری بکەیت. وریای پۆشاک و جل و بەرگی ماڵ و منداڵەکەت بە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا کە ئیمامی موسلیم ڕیوایەتی کردووە، گوێ بدە ئەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەر دەفەرمێ صنفانی من ئەهل النار، خوا پەناماندا دوو جۆر صنف، دوو جۆر کەس هەن ئەهلی ئاگرن ئەمن نەمبینیون. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم. دەی پێت خۆشە بەرام ماڵ و منداڵەکەت ئەهلی ئاگر بێت؟ جایەکێک لەوانە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم وەنیساء کاسیات عاریات، هەتا وەکو کۆتایی ئەو ئافرەتانەی کە ڕوتن، ئەو ئافرەتانەی کە بەرگ و پۆشاکێکیان لەبەرە بەڵام وەکو ئەوە وایە کە ڕوت بن، هەموو ئەعزایەکیان بە دەرەوە یاخود پۆشاکەکەیان هێندە تەسکە، ئەندامەکانی تێدا دەرچۆتەوە. خوا پەناماندات. ئەوانە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەهلی ئاگرن، خوا پەناماندات. ئەوانە دەفەرمێت ولا يجدن ريحها لا يدخلن الجنة ولا يجدن ريحها، کاکە ناچنە بەهەشت، بۆنی بەهەشتیش ناکەن لە کاتێکدا ئەوەندە ساڵە بۆنی بەهەشت دەڕوات. کاکە پێت خۆشە ماڵ و منداڵەکەت لەو جۆرە کەسانە بێ؟ خوا پەناماندات. دەیبرام ئاگاد لە ماڵ و منداڵەکەی خۆت بێت، ئاگاد لە بەرگ و پۆشاکی بێت. کاکە بەخوا ئینسان خەڵک دەبینێ لەو دەشت و دەرە هەرگیز وا نازانێ ئەوە میلەتێکی مسلمانە. کاکە مسلمان چۆن دەبێ وا بێت؟ مسلمان دەبێ پابەندی شەریعەت و بەرنامەکەی خۆی بێت برام، ئاگادار بە بازاری خراپە و تاوان بۆ خەڵک نەڕازێنیەوە. کۆتاییدا با ئەو ئامۆژگاریەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بەرچاو بگرین. ئەنەسی کوڕی مالیک بۆمان دەگەڕێتەوە، دەفەرمێت جاء رجل إلى النبي صلى الله عليه وسلم، پیاوێک هاتە لای پێغەمبەر، فەرمووی ئەی پێغەمبەری خوای، فقال يا رسول الله إني أريد سفرا فزودني. فرمي أي پیغمبر خواه صلى الله عليه وسلم دموي سفر بكم و بسم سفر ئامۆژگاریەکم بکە،
زاد و زەخیرەیەکم پێ نیشاندا کە پشتی پێ ببەستم وە سوودم پێ بگەێنی لەو سەفەرەیەمدا. بە ئەو ئامۆژگاریە لەبەرچاو بگرین. پێغەمبەر ئامۆژگاری هاوڕێیەکی کردو کە چۆتە سەفەر، ئەوە بۆ ئێمەشە، ئامۆژگاری هاوڵێکی کردووە. ئێمەش ئومەتی ئەو محەممەدەین، بۆ ئێمەشە باوریابین. پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی دەفەرمێت زەوەدەکە الله التەقوا، خوای پەروەردگار زاد و زەخیرەی تەقوات پێ بدات. ئەوە هەم دوعایە بۆی دەکات و هەمیش ئامۆژگاریە، واتە وریا بە زاد و زەخیرەی تەقوات لەگەڵدا بێت. یعنی چی؟ یعنی کە دەچێت سەفەر وریا بە لە خۆت وریا بە تووشی حەرام نەبی، پارێزگاری بکات، چونکە ئینسان لە سەفەردا زۆر شت دەبینێت لە حاڵەتی ئاساییدا ئەو شتانە نابینێت. ئەنجا قالە زیدنی، ئەو پیاوە فەرمووی ئەی پێغەمبەری خوای زیاتر ئامۆژگاری بکە. پێغەمبەر فەرمووی وەغەفەرە ذەمبەک، خوای گەورە لە گوناهەکانت خۆش بێ، داوای لێبوردن لە گوناهەکانت کە، واتە تەوبەت لەبیر نەچێت. پیاوەکە فەرمووی ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم زیاتر ئامۆژگاریم کە بۆ سێهەمین جار. پێغەمبەر فەرمووی وەیەسەرە لەکە الخەیڕە حەیثما کونت، خوای پەروەردگار خێر و چاکەت بۆ ئاسان کە ڕوو لە هەر شوێنێک دەکەی، واتە ڕوود لە چاکە و ڕوود لە خێر بێت کە دەچێ سەفەر، دەچی هەر شوێنێک خوای گەورە چاکەت بۆ ئاسان کە و خێرت بۆ ئاسان کە، وەریای خۆت بە کە دەچێ دەرەوە ڕوو لە خێرکە، ڕوو لە چاکە کە بەرام، ڕوو لە خراپەوە بێشەرعی مەکە، ڕوو لە شوێنێکی خراپ مەکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی دیکەدا دەفەرمێ ئیتەقی الله حەیثما کونت، ئەی ئینسان لە هەر شوێنێکدا هەی تەقوادار بە، لە خوای گەورەی خۆت بترسە، پارێز لە سنوورەکانی بکە و سنوورەکانی نشکێنی. کاکە هەر لە مزگەوت مسلمان مەبە برام، خۆ ئیسلامەتی و دینداری هەر لە ناو مزگەوتدا نییە. حەیثما کونتە بەرە لە هەر شوێنێک هەی، ڕوو لە هەر شوێنێک دەکەی ڕوود لە خێر بێت، ڕوود لە چاکە بێت، ئەنجا تەقوادار بە و سنوورەکانی خودای پەروەردگار بپارێزە. ئێمەش دوعا دەکەین و دەپاڕینەوە، ئومێدمان وایە کە خوای گەورە وامان لێ بکات بۆ هەر شوێنێک دەچین خوای گیان ڕوو لە خێر بین. یا ربی خوای تەوفیق و هیدایەتمان دەی بۆ ئەوەی کە ڕوو لە تۆکەین، ڕوو لە خێرکەین، ڕوو لە چاکەکەین، لە خراپە پارێزراو بین. خوایە لە شوێنی خراپ پارێزراومان کەی، لە ئینسانی خراپ پارێزراومان کەی، لە بۆنە و ئاهەنگی خراپ پارێزراومان کەی. یا ربی خوای گیان گەنجەکانمان بپارێزی، یا ربی خوای گیان ئیمانیان سەلامەت کەی، یا ربی خوای گیان بمانە ڕازێنیەوە بە هەرچی سیفەتی بەرز و جوانی ئینسانی ئیماندار هەیە. یا ربی خوای گیان بە ئومەتی ئەو محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم حسابمان کەی. یا ربی خوای گیان بە ئیمانەوە بمانژینی، بە ئیمانەوەش بمان برێنی. یا ربی خوای گیان ئەو خۆشی و ناز و نیعمەتە بەهارەی کە بۆ ئێمەت ڕازاندۆتەوە بیکێمایی خێر و خۆشی و هەرزانی و فەڕاحی بۆ هەموو مسلمانانی کوردستان و مسلمانانی تەواوی جیهان. یا ربی خوای گیان چۆن ئەو بەهارە دەبینین دڵ و دەرونیشمان ئاوا بە نووری ئیمان و ئیسلامەتی ئاو دەیەوە. یا ربی خوای ئەوانەی کە داوای دوعایان لێ کردوین کە نەخۆشیان هەیە، خوای شیفای نەخۆشەکان بۆ بنێری. یا ربی خوای گیان شیفای نەخۆشەکانمان دەی هەموو مسلمانان، بە تایبەت ئەوانەی کە داوای دوعایان کردووە. یا ربی خوای گیان هەر کەسێک ناخۆشی و ناڕەحەتی هەیە لەسەری هەلابەری، هەر کەسێک قەرزداری هەیە، یا ربی خوای گیان یارمەتی بدەی. یا ربی خوای گیان هیدایەتمان دەی، ئیمانمان سەلامەت کەی، سرفراز وعاقبة خير دنيا وقيامة من كي. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.